خوێندکارانی خۆشەویست ئەم کاتەدا باش من ناوم ڕەون عوسمانە لە بەڕێوەبەرایەتیاچووی پارێزگای سلێمانی بەشی ڕاگەاندن و هۆشیاری ئەمڕۆ لەگەڵتانین بۆ پێدانی چەندوانەیەکی هۆشیاریات چۆ بە هیوای ئەوەی سوودی هەبێت بۆتان و سەلامەت بن لەسەر شەقامەکان. خوێندکارانی خۆشەویست بۆ یەکەمین وانەشمان پەڕینەوەمان بۆ داناون. خۆتان نەزانن ڕۆژانە ئێمە شەقامەکان بەکارێنی، بەڵام چۆن بە سەلامەتی لەسەر شەقامەکان بپەڕینەوە بێ ئەوەی تووشی ڕووداوی هاتوچۆ بین، یاخود بێ ئەوەی زیان بە خۆمان و سەرلێشەوان بۆ شۆفێرەکان دروستکەین. بێگومان پەڕینەوە شەر لە خۆوە نابێت بپەڕیتەوە، بەڵکو یاسای تایبەتی خۆی هەیە. یاساکەش بریتێ لە 4 خاڵ. ئەو 4 خاڵە جێبەجێ بکە تۆ لەسەر شەقامەکان سەلامەتی پارێزراوی. یەکەم خاڵیان وەستان. مەبەستمان چیە لە وەستان؟ واتە لەسەر شۆستە دەبێ بوەستی. دووەم سەیرکردن، واتە لێ ڕاستی خۆمان سیرەکەین لەگەڵ لای چەپی خۆمان بزانین ئایا ئۆتۆمبیل هەیە، چون لەسەر ئەم بینینەی تۆ بڕیارە دیت ئایا ئەتوانی بپەڕیتەوە یاخود نا. واتە بینینی زۆر گرنگە سەیری هەر 4 ئاڕاستەکەکەین بزانین ئایا ئۆتۆمبیل نییە. ئەگەر لە شەقامێکی شایی کە یەکسایی دێتەوە بێ سەیری هەردوو ئاڕاستەکە بکەیت، چونکە هەندێک جار شۆفێری لاسارمانەیە یاخود شۆفێرمانەیە کە بە پێچەوانی شەقامەکانەوە دەڕۆن، وێەوە باشترە سەیری هەردوو ئاڕاستەکە بکەیت. سێەم خاڵ گوێگرتن. خوێندکارانی خۆشەویست ئێمە زۆرجار لە پێچەکاندا دەپەڕینەوانێ چاو یاخود بینینمان لە ئۆتۆمبیلەکان نییە، چاومان لە ئۆتۆمبیلەکان نییە، بەڵام گوێمان لە دەنگی ئۆتۆمبیلە یاخود لە دەنگی ماکینەی ئۆتۆمبیلەکەیە. بۆیە خاڵی سێم دەڵێت گوێ بگرە بزانە ئایا هیچ دەنگی ئۆتۆمبیلێک لەو ناوە هەیە. خاڵی چوارەم بڕیتیە لە بڕیاردان، واتە تۆ بڕیارە دی ئایا ئەپەڕیتەوە لەسەر شەقامەکە یاخود جارێ چاوەڕێیەکی. و زۆر گرنگە کە هەمیشە وەستانت لەسەر شۆستە بێت، چون کاتێک کە لە تۆ لەسەر شەقامەکە بوەستیت ئەگەری توشبوونت بەڕوودا و زیاترە. بۆیە لەسەر شۆستەکان بەرزترن لە شەقامەکان، تۆ لەوێدا پارێزراویت. خاڵێکی تر ڕاکردن. زۆر جار خوێندکاران دەبینی کە لەسەر شەقامەکان دەچن بۆ قوتابخانەکانیان ڕادەکەن. ئەمەش کارێکی هەڵەیە، کارێکی مەترسیدارە، چون دوو ئەگەری لێکەوتەوە. یەکەمیان یان ئەگەری ئەوەی هەیە کە تۆ بکەوی لەسەر شەقامەکە، دووەمیشان ئەگەری ئەوەی کە تۆ سەر لێ شێوانێک بۆ شۆفێرەکان دروست دەکەی. زۆر حاڵە زۆر ڕووداوی هاتوچۆ هەبووە کە لە ڕاکردندا شۆفێران لە قوتابیەکان یاخود لە خوێندکارەکانیانداوە. بۆیە هیچ کاتێ لەسەر شەقامەکان ڕامەکە. خاڵێکی تر هەمیشە هێڵەکانی پەڕینەوە بەکاربێنە. هێڵەکانی پەڕینەوە وەکو مافێکی یاسایی بۆ تۆ لەسەر شەقامەکان کێشراون، شوێنێکی یاساییە تۆ دەتوانیت لێوی بپەڕیتەوە. بۆیە هەمیشە هێڵەکانی پەڕینەوە بەکاربێنە بۆ پەڕینەوەی خۆت. هێڵەکانی پەڕینەوەش دەکرێت شەڕەنگێک بێت، بۆیە لێتان تێک نەچێت. ئەکرێت ڕەش و سپی بێت، ئەکرێت سوور و سپی بێت، ئەکرێت زەرد و سپی بێت. ئەمانە هەمویان هێڵی پەڕینەوەن. بەپێی یاسا تۆ مافت لەسەر ئەو شوێنە پارێزراوە. بەپێی یاسا دەڵێت هەر کاتێک پیادە قاچی خستە سەر هێڵی پەڕینەوە پێویستە شۆفێرەکان بۆی بوەستن. بۆیە تۆ لەو شوێنەدا پارێزراوی دەتوانیت پەڕینەوەی خۆت ئەنجام بدەیت. هۆکارێکی ترمانەیە بۆ پەڕینەوە لەسەر شەقامەکان، ئەویش پردەکانە. لە زۆرێک لە شەقامەکانی ناو شار یاخود لەو شەقامانی کە خێرایی تێدا بەرزە پردەکانی پەڕینەوەمانەیە. تۆ دەتوانیت ئەو پردانە بەکاربێنیت بە سەلامەتی بۆ ئەوی بگەیتە ئەوبەری شەقامەکە. بەڵام یەک ڕێنماییتانەکەم هیچ کاتێ لەسەر پردەکانەوە سەیری خوارەوە مەکەن، چون ئەکرێت سەرگێژبوونت بۆ توش بێت و یاخود بکەویتە خوارەوە. بۆیە هیچ کاتێک لەسەر پردەکان یاری مەکەن یاخود خۆتان مەحتەل مەکەن و سەیری خوارەوە مەکەن. دواتر باسی پێچەکانەکەین. هیچ کاتێ لە پێچەکاندا مەپەڕەوە، هەوڵ بدە لە شوێنێکدا بپەڕیتەوە کە لە چاوی شۆفێرەوە دیار بێت. بۆیە ئەگەر لە ماڵەکەتان لە سەر بۆ نمونە لە پێچەکاندایە هەوڵ بدە بچۆ ناوەڕاستی کۆڵانەکەتان، لەوێ چاوەڕی پاسەکەت یاخود بپەڕەوە لەسەر شەقامەکە. خاڵێکی تر هەمیشە لەسەر شۆستا ڕۆیشتنی خۆت ئەنجام بدە. هیچ کاتێ لەسەر شەقامەکان ڕۆشتنی خۆتان ئەنجام بدەن. زۆرجار دەبینین خوێندکاران کە کۆمەڵێکن 4-5 کەسن بەسەر شەقامەکاندا ڕێڕەوی ئۆتۆمبیلەکانیان گرتووە، ڕێنادەن ئۆتۆمبیلەکە بڕوات بەحساب بەسەر شەقامەکاندا دەڕۆن. ئەمە کارێکی هەڵەیە، ئەمە کارێکی مەترسیدارە، ئەگەری توشبوونت بە ڕووداوی هاتشۆ زیاتر دەکات. بۆیە هەمیشە لەسەر شۆستەکانەوە پیادەی خۆتکە، لەسەر شۆستەکانەوە بڕۆ و ڕێنماییش وە باشترە کاتێک لەسەر شەقامێک دەڕۆی بە ئاراستی ئۆتۆمبیلەکان بڕۆیت، نەک
ئۆتۆمبیلەکان لە پشتەوە بێن بە ئاڕاستی ئۆتۆمبیلەکان بێت بۆ دەڵێت ئەگەر گەری ڕووداوێکیش لە ڕووداوێکی یا چۆشدا ئەگەری ئەوەیە تۆ پارێزراوە بی لەبەرەوەی کە تۆ ئۆتۆمبیلەکان ڕوبەڕوو دێن. خاڵێکی تر ئێمە زۆر جار شەوانی نێدەرەوە خوێندکار خۆشەویستەکان وا باشترە شەوانە کە یینە دەرەوە جلوبەرگی ڕۆشن لەبەرکەین. مەبەستمان چیە لە جلوبەرگی ڕۆشن؟ واتە ئەو جلوبەرگانە لەبەر نەکەین کە تاریکن لە شەودا نابیردێت. بۆ نمونە جلوبەرگی ڕەش، جلوبەرگی بۆر، بۆ نمونە ئەو جلوبەرگانی کە لە شەواندا نابیردێت. وا باشتە جلوبەرگی سپی لە شەواندا لەبەر بکرێت، یاخود هەندێک جلوبەرگەیە کە فسفۆری تایە تۆ دەتوانیت ئەو جلوبەرگانە شەوانە بپۆشی بۆ ئەوەی بە دووربی لە ڕووداوی هاتوچۆ. و هیچ کاتێک لەو شوێنانە مەپەڕەوەکە گڵۆپی ڕووناکی لێ نییە. هەندێک جار دەبینیت خوێندکاران یاخود مناڵان لەو شوێنانە دەپەڕنەوە کە زۆر تاریکە. بەڵام ئەمە کارێکی مەترسیدارە ئەگەری توشبوونت بە ڕوودا و زۆر زیاترە لەبەرەوەی تۆ لە چاوی شۆفێرەکانەوە دیارنیت کاتێک دەگاتە سەر تۆ ئۆتۆمبیلەکە یاخود شۆفێرەکە، ینی مەودایەکی زۆر کەمە ئەگەری تۆ توشبوون بە ڕوودا و زیاترە. بۆیە هیچ کاتێک لە شوێنی تاریکدا مەپەڕەوە لەو شوێنانەدا هەوڵ بدە بپەڕیتەوە کە گڵۆپەکانی ڕووناکی لێیە. بە هیوای ئەوەی کە هەمووتان پارێزراو من لە ڕووداوەکانی یادچۆ و پەڕینەوەیەکی سەلامەت بکەن لە سەر شەقامەکان. بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم بابەتە خوێندکارە خۆشەویستەکان چەند ڤیدیۆیەکمانەیە فەرموو. لەم بەشەدا فێرتان دەکەین چۆن هێڵی پەڕینەوە بەکاربهێنن یاخود چۆن لە شەقامەکاندا بپەڕنەوە ئەگەر هێڵی پەڕنەوەی لێر نەبوو. لە هەموو شەقامێکدا بەشێکمان هەیە سەلامەتە کە هێڵی پەڕنی تێدایە بۆ بەڕینەوەی ئێوە، بەڵام لە هەندێک شەقامدا ئەو هێڵەمان نییە. بۆیە بۆ پەڕینەوە پێویست بە شوێنێکی سەلامەتە. ئەگەر هێڵی پەڕینەوەی لێبوو بە ئاسانی دەپەڕیتەوە، ئەگەر لی نەبوو ئەوە زۆر بە وریایەوە دەپەڕیتەوە. یەکەم جار بۆ وەستە سیر بکە، سەری دەستە ڕاست و دەستە چەپی خۆت بکە تا دڵنیا دەبیت هیچ ئۆتۆمبیلێکی لێ نییە. زۆر بە باشی سیر بکە و گوێ بگرە. بیرت بێ زۆر بە خێرایی دەپەڕیتەوە. لە کاتی پەڕنەوەشدا زۆر بە وریایەوە سەری دەستە ڕاست و دەستە چەپی خۆت دەکەی تا دەگەیتە ئەو پەڕی شەقامەکە. خوێندکارانی خۆشەویست، دێنە سەر باسێکی تری گرنگ. زۆرێک لە خوێندکاران بۆ گەشتنە قوتابخانەکانیان یاخود بۆ هاتنەوە بۆ ماڵیان پاسەکان بەکاردێنن و ئەم پاسانە چەندە هۆکارێکە بۆ ئارامی، بۆ گەشتن، بۆ زوو گەشتنە ماڵەوەی تۆ ئەکرێ ئامێرێکیش بێت کە مەترسیدار بێت و زیان بە تۆ بگەێنێت. بۆیە دەبێت زۆر بە باشی مامەڵە لەگەڵ پاسەکاندا بکەین و خۆمان تووشی ڕووداو نەکەین. سەرەتا کاتێک چاوەڕی پاس دەکەی لە ماڵەوە یاخود چاوەڕی پاسەکەت دەکەی بۆ ئەوی بتگەینە بۆ قوتابخانە، وا باشترە لەسەر شۆستەکەەوە بوەستیت. هیچ کاتێک لەسەر شەقامەکە چاوەڕی پاسەکە مەکە، چونکە تۆ گرفت بۆ ئۆتۆمبیلەکان و خود گرفت بۆ پاسەکەی خۆشە دروستەکەی. بۆیە لەسەر شۆستەکەەوە بوەستە، چاوەڕی پاسەکەت کە و کاتێکیش دێت تۆ پەلەپەل بە خۆت مەکە. زۆر جار مناڵان یاخود خوێندکاران نانی بەیانیش ناخۆن لەبەرەوەی کە درەنگ لە خەوەڵەسن پەلەپەل ئەچن خێرا بەرەو پاسەکانیان. بۆیە پەلەپەل بە خۆت مەکە، زووتر لە شوێنی چاوەڕوانکردن ئامادە بە و لەسەر شۆستەکەەوە چاوەڕی پاس بکە. و دایک و باوکانیش لێرەدا ڕۆڵێکی گرنگیانەیە. ئەبێ دایک و باوکانیش ئاماژگاریکەریکی باشن بۆ مناڵەکانیان و ڕێگان یارمەتیان بدەن کە سەلامەت بن لەسەر شەقامەکان. زۆر جار دەبێت دایک و باوکان سیناریۆ یاخود شانۆگەری بۆ مناڵەکانیان بکەن. مەبەستمان چیە لە شانۆگەری؟ و ناڵێن لەسەر مەسرحێکیان کرد لەسەر شانۆنامەیەک شانۆگەری بکەن، بەڵکو دەڵێت هەندێک جار دەبێت پرسیار لە مناڵەکان بکرێت بۆ ئەوەی بزانن ئایا وەڵامی مناڵەکە یاخود وەڵامی خوێندکارەکە چییە. بۆ نمونە دایک و باوکی بەڕستۆ هیچ کاتێ ئەمە لە قوتابەکەت پرسیوە یاخود لە خوێندکارەکەت پرسیوە کە ئەگەر ڕۆژی دوا بکەوێت لە قوتابخانە یاخود لە پاسەکە چی بکات؟ لەوانەیە زۆرێک لە دایک و باوکان ئەمەیان نەکردوێت. بەڵام من ڕێنمایی دایک و باوکانەکەم کە لە مودە ئەو پرسیانە لە مناڵەکانیان بکەن بۆ ئەوەی کە ڕێگە چارەیان بۆ دانێن لە کاتێکدا پاسەکە بەجێیان دێڵێت لە کاتێکدا کە لە قوتابخانە دواکەوتون. خاڵێکی تر هیچ کات پەلەپەل مەکە، ڕامەکە بۆ پاسەکە، بێواشی بە ئارامی لەسەر شۆستەکەەوە چاوەڕێ بکە و چۆرە ناو پاسەکەەوە. زۆر جار هەندێک جار لە هەندێک شوێن 4-5 کەس وەستاون چاوەڕی پاسەکە دەکەن. پەلەپەل مەکەن و پاڵەپەستۆ مەکەن. دانە دانە وەک وەڵێ یەک بە یەک بچنە ناو پاسەکە و لە ناو پاسەکەشداوا باشترە هیچ کەس بە پێوە نەوەستێت. ئێمە زۆر جار تێبینیەوەمان کردووە کە لە ناو پاسەکاندا کاتێک گۆرانی هەڵدەکرێت یاخود خوێندکاران زۆر جار زۆربیان بە پێون.
ئەمە کارێکی هەڵەیە، کارێکی مەترسیدارە لە کاتی توشببوونی شۆفێرەکە بە ڕووداوی هاتوچۆ ئەگەری برینداری یاخود ئەگەری مەترسی بۆ سەرم خوێندکارانە زیاترەوە. بۆیە وا باشترە هەمیشە لە ناو پاسەکاندا لە شوێنی خۆمان دانیشین و هەڵنەستین یاخود دەستمان یاخود سەرمان نێنینە دەرەوەی پاسەکە. زۆرجار لە بۆنە ئاهەنگەکاندا یاخود لە گەشتە لەو گەشتانی کە قوتابخانەکان ئەنجامی دەدەن دەبینیت خوێندکاران سەریان یاخود دەستیان لە جامی ئۆتۆمبیلەکەەوە دێنە دەرەوە. ئەمەش کارێکی هەڵەیە، کارێکی مەترسیدارە. دواتریش سەر لێ شێواندنێک بۆ شۆفێر دروست دەکات بەوەی کە ئەوەنی ئاگای لە تۆیە کە تۆ بەر نەبیتەوانێ یاخود ئەوەنی ئاگای لە تۆیە کە تۆ لە شوێنی تایبەتی خۆتانی ئەوەنی ئاگای لە شۆفێریکردنەکەی خۆی نییە. بۆیە ئەگەری توشببوونی ئەم شۆفێرە بە ڕووداوی هاتوچۆش زۆر زیاترە. بۆیە هەمیشە لە شوێنی خۆتدا دانیشە و هەوڵ بدە سەرقاڵی بۆ شۆفێرەکە دروست نەکەی بۆ ئەوەی بە دووربی لە ڕووداوەکانی هاتوچۆ. هەتکارانی خۆشەویست، بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم بابەتە سەیری چەند ڤیدیۆیەکەکەین. فەرموو. هاوڵاتیانی ئازیز، پاراستنی ژینگە ئەرکی سەرشانی هەمومانە. پاک و خانە ڕاگرتنی شەقامەکان و شوێنە گشتەکان ئەرکێکی ئاینی و ئاکاری و ڕۆشنبیری و نیشتیمانیە. دوجار هەر خۆمانین سوود لەو شوێنانە وەردەگرین کە بە پاکی و جوانی بمێننەوە. پیسبوونی ژینگە هەموو گۆڕانکارێکی فیزیایی و شیمیایی و بایۆلۆجیە کە سیفەت و پێکهاتەکانی ئاو و هەوا و خاک بگۆڕێت و ببێتە هۆی زیانگەیاندن بە مرۆڤ و بوونەوەرەکانی تر. زۆر جار ڕەخنە دەگیرێت لەو کەسانەی کە دەبەی ئاویان پاژماوەی خۆراکەکانیان لە ئۆتۆمبیل فڕێدەدەن. ئەمە جگەلەوەی کە ژینگە پیس دەکات دیاردێکی زۆر ناشرینە و ئەبێتە هۆی ماندووبوون و بارگرانی بۆ ژینگە پارێزەکان کە ئەرشیان پاک و خان ڕاگرتنی شەقامەکانە. ئەو دە بە پلاستیکی فڕێ دەدەین وە بە ئاسانی سەدان ساڵی دەوێت تاشی دەبێتەوە. خوێندکارانی خۆشەویست، باسی ئامڕازێکی تری گواستنەوەکەین، ئەویش پاسکیلە. زۆرێک لە خوێندکاران پاسکیل بەکاردێنن.
بەڵام ئەم پاسکیلە چەنە هۆکارێکە بۆ ئارامی تۆ بۆ خۆش کات بەسەربردنی تۆ دەکرێت هۆکارێکیش بێ بۆ برینداربوونی تۆ یان توشبوونی تۆ بەڕووداوات چۆ بۆ ئێوە باشترە بە حەزەرەوە پاسکیلەکان بەکاربێنین خۆمان بە دوورکەین لە ڕووداوی هات و چۆ ئەمیش بە چەند خاڵێک دەکرێت یەکەم مەرجەکانی خۆپارێزی تۆ کە شۆفێری یاخود کە پاسکیلێک لێ دەخوری پێویستە مەرجەکانی خۆپارێزی لە خۆتدا جێبەجێ بکەیت مەرجەکانی خۆپارێزی چییە؟ کڵاوی سەر دەبێت بەکاربێنری سەر ئانیشکەکان سەر ئەژنۆکان و زۆر جار دەستکەشیش بەکاربێنی بۆ ئەوی تۆ پارێزراوبی لە ڕووداوێکی هات و چۆدە یاخود لە ئەگەری کەوتنی تۆ لەسەر شەقامەکان تۆ پارێزراوبیت بۆیە هیچ کاتێک بەبێ ئامڕازی خۆپارێزی تۆ پاسکیل لێ مەخڕە بۆ ئەوی بە دووربی لە ڕووداوەکانیات چۆ دووەم دەبێت دڵنیابیتەوە لەوەی کە ئیستۆپی پاسکیلەکەت کار دەکات زۆرێک لە خوێندکاران دەبینین یاخود لەو مناڵانی کە پاسکیل بەکاردێنن دەبینین قاچیان بەکاردێنن بۆ ئیستۆپگرتن لەسەر شەقامەکان یاخود دەبینی قاچیان دەخشێنێ لەسەر شەقامەکە مەودایەکی زۆر دەڕوات تاکو پاسکیلەکەی بۆستێنێتەوە ئەمە کارێکی مەترسیدارە هیچ هۆکارێک نییە بۆ سەلامەتی بۆیە تۆ دەبێت دڵنیابیت لەوەی کە ئیستۆپەکە کار دەکات ئەجا پاسکیلەکە ئەو کاتە پاسکیلەکەی خۆی لەسەر شەقامەکان لێ بخوڕی یاخود بەهاژووتی دوام خاڵێکی تر زۆر جار لە شەواندا ئێمە دێنێ دەرەوە دەکرێت بەم پاسکیلەش لە شەواندا هاتوچی خۆمان بکەین بەڵام وا باشترە لە شەواندا ئەو جلو بەرگانە لە بەرکین کە لە چاوی شۆفێرەکان و دیارە هەندێک جار دەکرێت گڵۆپی ڕووناکی بۆ پاسکیلەکانمان بەکاردێنێت بۆ ئەوی شۆفێران لە هەردوو ئاراستەکە لە پێش و لە دوش پاسکیلەکانمان ببینن یاخود ئەو جلو بەرگانە لە بەرکین کە لە شەواندا دیارە بۆ ئەوەی بە دووربین لە ڕووداوەکانی هاتوچۆ و ئەگەر لە شەقامێکدا دەڕۆی گڵۆپی ڕووناکی لێیە وا باشترە لەو شوێنانەوە بڕۆی کە گڵۆپەکانی ڕووناکی کار دەکات هەندێکجار لە هەندێک شەقامی تاریکدا کە گڵۆپی ڕووناکی لێ نییە پێویستە پاسکیل لێ نەخوری بۆ ئەوەی تووشی ڕووداوی هات چۆ نەبی لەسەر پاسکیل خوێندکارە خۆشەویستەکان چەند ڤیدۆیەکمانەیە بۆمان ئامادەکردن بۆی بە هیوای ئەوەی کە سوودی لێ ببینن فەرموونێ سەر سێری ڤیدۆکان کاتێک کە تۆ ئۆتۆمبیل یاخود پاسکیل لە دەخۆڕیت هەمیشە ئاگادار بە کە خەڵکی لەسەر شەقامن هەمیشە کاتێک کە پاسکیل لە دەخۆڕی تۆ ئاماژە بکە بە دەستەکانت کە بە چه ئاراستەیەک پێش دەکەیتەوە بۆی شۆفێرەکەش بە وریاییەوە تێپەڕێ لە تۆ بۆ ئەوەی هەمومان بە سەلامەتی بگەینە ماڵەوە. خوێندکارانی خۆشەویست کۆتا باسمان باسی پشتێنی سەلامەتیە لە هەموو ئۆتۆمبیلەکانە پشتێنی سەلامەتی هەیە و هەر لە خۆڕە ئەم پشتێنی سەلامەتی نەخراوەتە ناو ئۆتۆمبیلەکانەوە بگرە بۆ سەلامەتی ژیانی شۆفێر و سەرنشینەکان لە ناو ئۆتۆمبیلدا دانراوە کەواتە پشتێنی سەلامەتی ئامڕازێکە بۆ سەلامەتی تۆ و پشتێنی سەلامەتی مێژوویەکی دوور و درێژی هەیە ساڵی 1947 بۆ یەکەم جار پشتێنی سەلامەتی لە ناو ئۆتۆمبیلدا بەکاردا و ساڵی 1956 کۆمپانیای فۆرکە کۆمپانیایەکی دروستکردنی ئۆتۆمبیلە لە ئەمریکا هەموو ئۆتۆمبیلانی کە لە ئەمریکا دەیفرۆشت پێویست بوو کە پشتێنی سەلامەتی تێدا بێت پشتێنی سەلامەتی لە کاتی ڕووداوی هاتوچۆدا ژیانمان دەپارێزێت لە کاتی بوونی ڕووداوێکی هاتوچۆدا لە 150 بۆ سەرنشینانی پێشەوە
پشتێنی سەلامەتی ژیانیان دەپارێزێت. ئەم ڕێژەیە زیاد بێت بۆ سەرنشینانی دواوە کە لە دواوە دانیشتون ڕێژەکە دەبێت بە لە 60 کەواتە ئەمە ڕێژەیەکی باشە تۆ بۆ ئەوەی پشتێنی سەلامەتی ببەستی. بۆیە هیچ کاتێک دەچیت ناو ئۆتۆمبیل بەبێ پشتێنی سەلامەتی تۆ مەڕۆ، بەبێ پشتێنی سەلامەتی هەوڵ بدە ڕێگاکە کۆتایی پێنێنی. پشتێنی سەلامەتی دەکرێت ژیانی تۆ ڕزگار بکات. بۆیە هەمیشە پشتێنی سەلامەتی ببەستن. پێویستە سەرجەم شۆفێر و سەرجەم سەرنشینان و شۆفێری ناو ئۆتۆمبیلەکە بیبەستن. هەندێک جار دەوترێت کە تەنیا شۆفێر پێویستە پشتێنی سەلامەتی ببەستێت، نەخێر دەبێت سەرجەم سەرنشینانی ناو ئۆتۆمبیلەکەش بە پێشەوە بە دواوە پشتێنی سەلامەتی ببەستن. و دەڵێن چ تەمەنێک گونجاوە بۆ ئەوەی کە خوێندکاران یاخود مناڵان بچنە پێشەوەی ئۆتۆمبیل دابنیشن. تەمەنی 12 ساڵ بەرەو سەرەوە دەتوانێت لە پێشی ئۆتۆمبیلدا دابنیشێت، پشتێنی سەلامەتی ببەستێت و باڵای لە 135 سانتیمەتر کەمتر نەبێت. پشتێنی سەلامەتی دەتپارێزێت لەوەی کە تۆ نەکەویتە دەرەوەی ئۆتۆمبیلەکە یاخود نەپەڕیتە دەرەوەی ئۆتۆمبیلەکە. بەپێی ئەو توێژینەوەی ئەنجام دراون سێ لە سەرچواری ئەو کەسانی کە دەپەڕنە دەرەوە لە ئۆتۆمبیلەکان لە کاتی ڕووداوی مەترسیداردا دەمرن. خوێندکاری خۆشەویست تۆ دەتوێت لەو سێ لە سەرچوارەبی ئەگەر ناتەوێت پشتێنی سەلامەتی ببەستە بۆ ئەوی پارێزراوبی لەسەر شەقامەکان. دواتر پشتێنی سەلامەتی ڕێگە دەگرێت لەوەی کە تۆ بەر ئێرباگ نەکەوی. ئێرباگ ئامڕازێکە لە ناو ئۆتۆمبیل دانراوە بۆ سەلامەتی تۆ، بەڵام ئەم ئێرباگە بە تەنیا کار ناکات، دەبێت پشتێنی سەلامەتیشی لەگەڵدا بێت. لە کاتی نەبەستنی پشتێنی سەلامەتی مەترسیەکانی ئێرباگ زۆر لەسەر کەسەکە زیاتر دەبێت. بۆیە هەمیشە پشتێنی سەلامەتی ببەستە، ئەو کاتە ئێرباگیش دەتوانێت ژیانی تۆ ڕزگار بکات. هەندێک جار دەبینی دایک و باوکان مناڵەکانیان دەخەنە باوەشیان و پشتێنی سەلامەتیان بۆ خۆیان بەستووە، بەڵام مناڵەکان وەکو ئێرباگێک بۆ خۆیان بەکارێناوە. ئەمە کارێکی مەترسیدارە، کارێکی هەڵەیە. پێویستە هیچ یەکێک لە دایک و باوکان ئەگەر ڕۆڵەکانی خۆتان خۆشەوێ مناڵەکانیان نەکەنە باوەش، بەڵکو لە کورسی تایبەتە دامبرێت و بۆ ئەوەی کە لە ڕووداوێکی هاتوچۆدا سەلامەت بن. دارانی خۆشەویست، لەسەر پشتێنی سەلامەتی ئەمە زانیاریەکانمان بوو، بە هیوای ئەوەی کە هەمووتان پشتێنی سەلامەتی ببەستن، هەمووتان بەدوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ، هەمووتان ژیانی خۆتان خۆش بێت. لەسەر پشتێنی سەلامەتی چەند ڤیدیۆیەکمانەیە با سێریان ڤیدیۆیانەکەین فەرموو. ژیکاڵ پێم بڵێ پشتێنی سەلامەتی بۆچی بەکاردێ؟ دەبێت هەموو کاتێ پشتێنی سەلامەتی بەکاربێنیت، لەبێر ئەوەی کاتێ شۆفێر ڕادەوەستە یاخود تووشی ڕووداو دەبێت تۆ پارێزراو بیت. We could live in a house like that. Yeah?
Richard didn't want to die, but he couldn't stop himself. The collision with the car didn't kill him, but he wasn't wearing a seatbelt, so he continued on his journey. When he hit the inside of the car, that didn't kill him either. But his internal organs carried on travelling until they hit his rib cage, and his lungs were punctured. And that's what killed Richard. خوێندکارانی خۆشەویست ئەمە بڕگە و بابەتەکانمان بوو کە بۆ ئێوەمان ئامادەکردبوو بە هیوای ئەوەی کە میوانێکی ڕۆسەک ببین هەمیشە سەرکەوتوو سەرفراز بن. خواتان لەکەم.